ئێمە کوتاوەری تەندروستی سمارت هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک بۆ خستنە ڕووی زیاتر باشیەکانی ڕێگاکانی لەدایکبوونی سروشتی هەم باشیەکانی بۆ دایکەکە هەم بۆ کۆرپەلەکە و لە هەمان کاتا خستنە ڕووی زیانەکانی مناڵبوون بە شێوەی نەشتەرگەری کە چەند زیانی هەیە بۆ دایکەکە و بۆ کۆرپەلەکان. بۆیە لێرە ئەمەمان ڕێخستۆ بۆ هیوایی کە بتوانین ڕێژەی منداڵبوون بە شێوەی نەشتەرگەری بە شێوەیەکی بەرچاوبێنی نەخوارەوە وشارکردنەوەی خەڵک بێ لەو بارەیەوە کە بتوانن ئەوە پەنا بۆ مناڵبوون بە شێوەی نەشتەرگەری نەبەن و زیاتر بتوانین ڕێژەی مناڵبوونی سروشتی لە سلێمانیا بەرزکەینەوە ئینشەڵڵا. زۆر بەسپاسی تاوەری سمارتەکەم کە هەستان بە ئەم کۆبوونەوەی کە کردیان و ئەم پەنەڵی کە دایاننا دەربارەی کە هەوڵدان بۆ کەمبوونەوەی ڕێژەی نەشتەرگەری مناڵبوون لە سەنتەری سلێمانی و دەوروبەری، چکە بەڕاستی فترەیەکە ئێمە بەرەنگاربوونەوەی ڕێژەیەکی زۆر لە نەشتەرگەریە بین بەبێ هۆکار هی مناڵبوون و لە بەشی ژنان و مناڵبوون و بە تایبەتی لە خەستەخانە ئەهلیەکانە. ئەم پانەڵی کە کرا هەوڵدانە کە خۆتۆ بە خۆتۆ بەرەو پێشەوە بچین و بتوانین ڕێگەیەکی ڕاست و ڕوون دابنێن و ڕێژەی نەشتەرگەری سیزەریان بۆ مناڵبوون کەم بکەینەوە لە سلێمانی و سەنتەرەکانی دەرەوەی سلێمانی. سمارت وەرچەرخانە.